بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو بۆیەوە خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. لە باسخواز هێمڕۆمەدا باز لە گرنگی بۆنە و یادەکانی مانگی ئازارەکەین بۆ گەلی کورد. دەتوانین بڵین مانگی ئازار مانگی سێ سەر لەبەری پڕە لە یاد و بۆنەی خۆش و تراژیدی بۆ میلەتی کورد. مانگێکە دەتوانین بڵین تەواوی ڕووداوە گرنگ و مێژوویەکانی نەتەوەی کوردی لە خۆدا جێ کردوتەوە و هەڵگرتووە. سەرەتای مانگی سێ کە بە زنجیرە ڕاپەڕینەکانی گەلی کورد دژی ڕژێمی سەدام حوسێن دەست پێ دەکات. دواتر هەر لە شەشی سێدا نسکۆ و هەرەزێنانی شۆڕشی ئەیلول کە لە 11 ئازاری هەرەم مانگەدا لە ساڵی 1970 لە نێوان مەلا مستەفای سەرۆکی شۆڕشی ئەیلول و سەدام وەکو جێگری ئەو کاتەی ئەحمەد حەسەن بەکر کە لە ماوەی 49 ساڵی ڕابردوو داواتر لە 1921 تا 1970 ئەمە لەم بەدرێژایی ئەم 49 ساڵە هیچ کاتێ دەسەڵاتدارانی عێراق نەیانتوانێت بەو شێوە بەرچاوە ماف و دەستکەوتەکان بە گەلی کورد بدەن. هەروەها 16 سێ یادی کیمیابارانی هەڵەبجەی شەهیدە، 21 سێ ڕۆژی نەتەوەیی گەلی کورد نەورۆز و کۆمەڵێشتی دیکەش هەر لەم مانگەدا کۆبوونەتەوە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە ئەم بۆنە مێژوویانەکەین وەکو ڕەهەندێکی مێژوویی باسییان لێوەکەین گرنگیان بۆ میلەتی کورچیە، ئایاتکردنەوە و باسکردنیان چ ڕۆڵێک یا چ پێگە و بایەخێکی هی بۆ ئێستا بۆ داهاتومانەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فاروق محەممەد مامۆستای زانکۆم کردو پێکەوە باز لەم تەورە گرنگەکەی. مامۆستایان زۆر بەخێر بە سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس بە جەنابتان دەستان خۆش. گرنگیدانی هەر نەتەوە میلەتێ بە یادە مێژووی و نەتەوەیە گرنگەکانی ڕابردووی خۆی چۆن ئایا میلەتی کوردیش توانیوێت وەکو ئەو میلەتانی تر گرنگی بە یاد و بۆنە نەتەوەیەکانی خۆی بدا؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە بۆنە و یادەکان چ بە بۆنە و چۆنەڵێ یادی تراژیدی بێ یاخود بۆنە و یادی نەتەوەی و بۆنە خۆشەکان بێ تەنانەت زۆرجار بۆنە ئاینەکان ئەمانە هەمووی کە ئەبنە داینەمۆی هەر گەل و نەتەوەیەک بۆ مانای کە ئەمانە جارێککە خەڵکی ئەو نەتەوەیە خەڵکی ئەو وڵاتە جارێککە هانەدا بۆی کە ئەگەر بۆنەکە بۆنەی ناخۆشە ئەمە لەبیری نەکەن و لە بەردام لە بیریان بمێنێتەوە هەوڵ بن کە بۆنەی وا دووبارە نەبێتەوە جارێکیکە. ئەگەر بۆنەکە بۆنەیەکی دڵخۆشکەرە بۆنەیەکی مژدەدەرە ئەو جارێککە ئەم یادی بکەنەوە وایتر سوپاسی خوای گەورەی لەسەر بکەن و سوپاسی هەمووانی لەسەر بکەن کە بوونەتە هۆی هاتنەدەی ئەم دەستکەوتانەوە جارێککە لەبیری نەکەن و هەڵبدەن بەرەو پێشەوەی بەرن. بۆیە بۆنە و نەتەوەکان یادکردنەوەیان لە چوارچێوەیەکی پێویستە گرنگە پێویستە بۆ ئامانجەی کە ببێتە زیاتر هاندان و زیاتر بەرەو پێشبرتن بێتە خاڵەیەک نقطەیەکە بۆ منە نقطەی تەحول بێ. ساگە دیقەت بین بۆ منە لە نەتەوەگرتوەکان بۆنە و یاخود ڕۆژی هەموو شتەکان تقریباً دیاری کراوە. بۆچی ڕۆژە دیاریکرێت بۆ ئەم بابەتە یاخود بۆ ئەم پرسە یا بۆ ئەم توێژەکە توێژە لە خەڵک بێ بۆی کە ئەو ڕۆژە بکێتە خاڵێک کە گرنگی زیاتر پێ بدێت. ماناوێت تەنها لەو ڕۆژەدا ئەم گرنگیە بدرێت بەڵکو ئەو ڕۆژە زیاتر گرنگی پێ بدرێت و بێتە دەستپێکی کۆمەڵە بەرنامە کۆمەڵە پرۆژە دابنرێ بە بەڕاستی زیاتر خزمەتکردنی ئەو توێژە یاخود ئەو بابەتە. باماشێ بۆ بۆنەکانی کوردیش کە لە مانگی ئازارە کە بۆنێکی زۆری تێدا کۆبەتەوە بۆنەی خۆش بۆنەی ناخۆش هەنێک ناوێنن کە مانگی ئازارە مانگی قەدەری کوردە کە کۆمەڵێک چ خاڵی سەرکەوتنی تێدا چ بۆنەی خۆشی تێدا چ هەنە جارش بۆنەی کارسەد ئامێز و بۆنەی ناخۆشی وایە بۆنەی مەرگەساتی تێدا. ئەمانە یادکردنەوەیان لە بیرنەکردنیان خاڵێکی گرنگە بۆ وەی کە ئەو هۆکارانەی بوونەتە هۆی ئەم بۆنە ناخۆشانە جارێکی نێڵن دووبارە بێتەوە یاخود ئەو هۆکارانی کە وای کردووە کە ئەم ڕۆژە خۆشانەی تێدا بێت لە ڕاپەڕینە لە نەرۆزە لە چییە ئەو هۆکارانە کە چی بوون ئەم گەلەی بە سەرکەوتن گەیان یاخود ئەم بۆنە چۆنەڵی خۆش و ئەم بۆنە کە خەڵک هەموو جێ شانازیەتی هێناوێتی کایەوە جارێکی وا بن کە ئەو خاڵانە گرنگی پێ بدەین پەرەی پێ بدەین تاکو بۆنەی تر و سەرکەوتنی تری بە دووادا بێت نەک تەنها بۆنێک تفاکردن لێدا بوەستین بۆ یعنی یادکردنەوەی بۆنەکان لە چوارچێوەیەکی پێویستە بەڕای من گرنگە. کورد تا چەند توانیوێتی سوود لە یادکردنەوەکان ببینێ ئەم چۆن توانیوێتی لە یادکردنەوەکاندا گرنگی بە بیری نەتەوەی خۆی بە کێشەی ڕەوای میلەتەکەی بە مافی چارەی خۆنووسی بدە؟
بەڵێ کورد ئەم بۆنانە یادی ئەکاتەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە تا ئێستا ئەم بۆنانە نەکراون بە بۆنەی نیشتیمانی یاخود لە سەر ئاستی باڵا و لەسەر ئاستی دامەزراوەی نیشتیمانی و وەکو دەستکەوتی هەموو گەلی کورد کە بۆنە سەروەریەکان و گرنگەکانە وا تعبیر لێ نەکراوە بۆ مانەی کە زۆربەی بۆنەکان لە هەرێمی کوردستان توانین بە حیزبی کراوە یاخود لەسەر ئاسی توێژ و ناوچەیەک و زیاتر ناوچەیەک زیاتر گرنگی پێدا تا ناوچەیەکی ئەنجا بۆنە بۆ بۆنەی تر ئەگۆڕێت بۆیە ئەمە وا کیلۆ کە وەکو پێویست ئاوەڕ لەم بۆنانە نەدرێتەوە خەڵکی کوردستان وەک پێویست هەم پێی ئاشنا نەبێ و هەمیش ئەو خاڵانی کە بوونەتە هۆی هێنان هاتنەکەی ئەم دەستکەوت سەرۆری ئەم بۆنانە وەک پێویست پێی پێ نەبا و تاخۆ جارێکی هەڵبدا کە ئەم بۆنانە جارێکیکە بە شێوازێکی سەرکەوتوانەتر و لە فۆرمێکی باشتردا بێنێتە بوون گرنگە کە هەموو بۆنە و یادەکان لە چوارچەوەی دامەزراوی نیشتیمانی دەیاخۆ بکرێنە بۆنەی نیشتیمانی نەکرێنە بۆنەی حیزبی تۆگە دیقەت بێ بۆ نمونە لە بەیانی 11 ئازارە ئەوەی کە لا گرنگی بێدا لایەکی گرنگی پێنادا بۆ نمونە یاخود لە بۆ منە لە ڕاپەڕیندا سێرەکەین بۆنەکان ئەکرێنە بۆنەی حیزبی لە هەر ناوچە دەڤرێکە بە ڕەنگی حیزبێکی لێ دەکە لە کاتێکە ئەمە ئەگە دوای بینە سەر خاڵەکانێکی لە هۆکاری سەرکەوتنی ڕاپەڕین یەکگرتووی یەکڕێزی گەلی کورد بوو کە ئەمە بۆیە گرنگە کە ئێمە هۆکارەکان بخوێنینەوە بۆی جارێککە پەرایان پێ بدەین ڕاپەڕین بۆ سەرکەوت گەلی کورد یەکگرتوو بوو تەبا بۆ حیزبەکان یەک بوون و بەرهەمی هەموو خەڵکی کوردستانە بۆیە ینی کاتێک کە تۆ دی فۆرمێکی حیزبی بەبەراکەی خەڵک وای لێ دێ ئەوەی کە لایانی بەرامبەرە یاخود ئەمڕۆ دیقەت بین هەچ حیزب لە حیزبەکان وەرگری ینی کەمتر لە نیوی خەڵکی کوردستانیش پێک دێنێ ینی ئەتوانین بڵین یەک لە سەسەی پێک دێنێ کە تو هەچ حیزب لەمانە بێ وەربگری کە بەریکی حیزب بکە بەرا کاتێ لە لای دوو لە سەسەی خەڵک لەم بۆنەیە ئەتەکێتەوە و ئەکشێتەوە ڕەنگە بۆنی خۆی نەزانێت بۆیە گرنگە بۆنەکان وەکو بۆنەیەکی نیشتیمانی سەرتاسەری و وەکو بۆنە و دەستکەوتی خەڵکی کوردستان سیر بکرێ واروە ئەگەر بۆنەیەکی ناخۆش و نەهامەتی وەکو بۆ نسکۆی شۆڕشی ئەیلول وەکو شیمیابارانکردنی هەڵەبجەکە لە مانگەدا ڕوویانداوە ئەمە وا ینی بگەڕێنەوە بۆ هۆکارەکانی و هەروە لەسەر ئاستی هەموو کوردستان ئەمانە بەڕاستی یاد بکرێنەوە پێویستە لە خانەقینەوە بۆ زاخۆ لە هەڵەبجەوە بۆ زاخۆ هەموو یادی کارسەتی هەڵەبجە بکرێتەوە بیکەنەوە و لە هۆکارەکانی بکۆڵنەوە و جارێککە ڕێگە نەدەن کە هۆکارانەی بوونەتەوەی ئەم کارەساتە بە جۆر لە جۆرەکان لە هەر شوێنێکی کوردستان دووبارە بێتەوە واروە بکرێتە یەک پاکێکی نیشتیمانی و هەموو لایەنەکان پێکەوە یاخود بڵێن مؤسسەیەکی حکومی بە گرنگیدانەوە و لە هەموو ناوچەکانی کوردستان ڕاستی ئەمە یاد بکرێتەوە چ بۆ نمونە ئەگەر بینە سەر ماکانی هەر لەو ماگەش هەر لە مانگی سێشە ڕاستی ئەنفالمانەیە ڕاستە ئەنفال لە چواردانراوە بە ڕۆژی ئەنفال کە قورسترین ئەنفالی تێداکرا بەڵام ئەنفال لە مانگی شوبات و دەست پێکە لە 23 شوبات و دەست پێکەوە لە مانگی سێدا ئەنفالێک تەواو بێت لە 19 سێدا ئەنفالێک کۆتایی پێدێ کاتە لە مانگی سێدا ئەنفالیشمانێ کاتێک کە باز لە ئەنفالی ژێکرێت کاتە سەرتاسەری کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان یادی ئەنفال بکرێتەوە بەبێ جیاوازی لە هەر تاکێکی کورد لە هەر شوێنێکی کوردستانە ئەنفال کرابێ پێویستە یادی بکرێتەوە و هەروە لەو ڕۆژانەدا بەڕاستیەوەی کە گرنگتر لە ئەمریکا ڕاستکە تەنها یادکردنەوەیکی چۆنەڵێ سەحی و بەڕێکردن و ئەوە نەبێت ئەمە ڕۆژەکە تەناوەکو ڕۆتینێک پێویستە گرنگی پێبین و چەند سەعاتێک و تاوابێت نە گرنگە لەو ڕۆژانەدا کۆمەڵک پلان دابرێت کۆمەڵە بەرنامە دابرێت کە لە ئایندای چی بۆ ئەو خەڵکە بگرێت چی بۆ کوردستان بگرێت چی بۆ خەڵکی ئەو ناوچە کارەسەدبارانە بکرێت یاخود کە لە بۆ نەخۆشەکانە چی بکرێت بۆی کە لە یادی ڕاپەڕینە چی پرۆژەیەکی گرنگی نیشتیمانی یاخود ئاشتەوایی نەتەوەی ڕابگەێنرێ بۆ خەڵکی کوردستان واروە لە بواری خزمە گوزاریە ینی کاتە تو ئەبێ ینی ئەم بۆنانە بکەینە خاڵی وەرچەخان کە بیکەینە جارێکیکە کۆکردنەوەی خەڵکی کوردستان لەسەر پرسێکی گرنگی نیشتیمانی نەتەوەی هەموو تاک بە تاکی خەڵکی کوردستان و کۆمەڵە بەرنامە و پلان و پرۆژەی تێدا ئیعلام بکرێت کە لە ئەو ماوەیەدا کاری لەسەر بکرێت جێبەجێ بکرێت بە هیوای زیاتر خزمەتکردنی خەڵکی کوردستان و هەروە گرنگیدان بە زیاتر ئەو هۆکارانێک کە بوونە هۆی دەستکەوتەکان و هەروە هەوڵدان بۆ دووبارە نەبوونەوە هۆکارەکانی کە بوونەتەوەی ئەو ڕووداوانێک کە ڕووداوی زۆر باشە بە نیشتیمانی نەکردنی بۆنە و یادەکانمان کێلەی بەرپرسە و چه زیان و چه خراپیەکی هەیە بۆ مێژووی ئێمە بۆ خەباتی ئێمە بۆ ئەم یادە و بۆنانە
بەڵێ دیارە کە بە نیشتیمانی ناکرێ ئەوە هەمان نەزانین کە ئەوانەی کە ئاسی حکوومەت بە پلەی یەکەم دەسەڵاتی جێبەجێکردن یاخۆ بڵێن ئەو لایەنی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە کەمتر خەملۆی کە بۆنەکان بە نیشتیمانی ناکەن یاخود بۆنەکان بە حیزبی دەکەن لە لایەشکە ئەو حیزبانە کەمتر خەمن کە دێن ئەم بۆنانە بە دەستکەوتی حیزبی خۆیان بە خەڵکی کوردستان دەفرۆشنەوە لە کاتێکە دەستکەوتی هەموو خەڵکی کوردستانە هەرێک لەو لایەنە سیاسەنەی کە ئەم بۆنانە ئەم سەرکەوتنانە ئەکەن بە دەستکەوتی خۆیان بەڵام لەم لە کارەساتەکان ڕاکەن خۆیان دزنەوە لە کاتێکە ئەگەر ئەمانە لە هەموو لە چوارچووی خەباتی گەلی کووردا بووە ئەگەر تۆ لەم دەستکەوتانەیە پشکی شێرە دەیە کاتە بێت لە کارسەکانش خۆت نەدزیتەوە بەڵام ئێمە ئەڵێن کە ئەم دەستکەوتانە دەستکەوتی هەموو خەڵکی کوردستانن ئەگەر تۆ لایەنێکی سیاسی دوو لایەنی سیاسی کە دێن ئەم پرۆسەیە بە حیزبیەکەن ئەوێ بزانن کە بەتەنیا ئەم لایەنانە لە ئێستاشدا هیچیان پێ ناکرێت نەک لە ڕابردوودا و ئەو لایەنانی کە هێزی پێشمەرگیان هەبوو بە تەواوی لایەنەکان ئەگەر خەڵکی کوردستان و خەڵکی گوندنشینەکان و تاک بە تاجی خەڵکی ئەم هەرێمە هاوکاریان نەکردنەوە دەستباریان بۆ نەگرتنەوە نیان حەوان نایەوە بێگومان نانەتوانی بەم ڕۆژە بکەن وارو ئەگەر خەڵکی شارەکان خەڵکی گوند و ناوچە و شار و شارستان ڕانەپەڕینانە بێگومان هێزی پێشمەرگە بەتەنیا نەیەتوانێت ئەو دەستکەوتانە جای هیچ لایەنێکی سیاسی نەیەتوانێت بەتەنیا ئەو دەستکەوتانە بێنێتە دیکەواتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرپرسن لەوەی کە ئەم بۆنانە ناکەن نیشتیمانی واروە حیزبەکانیش کە دێن ئەیکەن بە حیزبی ئەو دوو حیزبی کە ئەیکەن بە دەستکەوتی حیزبی و خەڵکی کوردستانی ئەفرۆشنەوە و مۆرکی حیزبی و ڕەنگی حیزبی خۆیان دەکەن بە باڵای ئەو بۆنانەدا ئەمانە بەڕاستی بەرپرسیارن کە بێت لەم کارە بەڕاستی دوورکەونەوە و زیانەکەی چییە؟ زیانەکەی کە وتمان کام حیزبێک کە تۆ لە کوردستانە ئەگیری کە هێزی یەکەم بێ بەڵام دوجار کەمینەیە ئەگەر لە کۆی هەمولانەکانی تر وەرگری بۆیە کە تۆ دێی بەرێکی حیزبێکی بەم بۆنێدا خەڵکیکە لێ تەکێتەوە خەڵکیکە بە بۆنەی خۆی نازانێت بۆنی نیشتیمانی خۆی نازانێت کاتە جارێکی هەوڵ نادەکە بۆنە و سەروەری لەم جۆرە ئەمتیا پشکدار بە دواتر خەڵکیکە بیکا بە دەستکەوت بۆ خۆی کەوتمان ئەمە هەموو خەڵکی کوردستان تایە بەشدار بۆ ئەنجا تەمان لە کەسێک بۆ دەگۆڕێ بەڵام بەگەشێت توانین بڵێن کۆی خەڵکی کوردستان و کۆی ناوچەکانی هەرێمی کوردستان تێدا بەشدابوون جا ناوچەیەک لە سەرەتا و دواتر ناوچەکانی کرد یەک بە دوای یەکدا کاتێک کە تۆ کاتێ دی کە خەڵکیمانەیە بۆ قوربانی خەڵکیمانەیە ڕەنجی داوە بۆ ئەم دەستکەوتانە کە کات تۆ دەی بەرجی حیزبی خۆتی بەبراکەی ئەمە واکە خەڵکی لەم بۆرانە بتەکێتەوە و جارێکی هەوڵ نەدا دەستکەوتی تری لەم شێوەیە لە شوێنێکی تری ئەم هەرێمەدا بەدەستبێنێ بۆ پاسەوەی کە بۆ منە دواتر خەڵکانێک ئەیکەمە دەستکەوت بۆ خۆیان و ئەوانە کە بوونەتە قوربانی و دەوری سەرکیانە بە جۆرەکان پەراوێز دەخرێن و ناخوێنێنەوە بۆیە گرنگە بەڕاستی بۆی کە ئێمە کۆک بین و هەموو دەستکەوتەکان و هەموو سەرکەوتنەکان بە سەرکەوتی تەواوی خەڵکی کوردستان بزانین و هەموو ناوچەکانی ئەم هەرێمی کوردستانە و کۆتا خاڵی ناوچە دابڕاوەکان بە خاڵی بە خاشی هەموو کوردستان بزانین زۆر گرنگە ئەم سەقافەی بڵاوکەینەوە تاگۆ هەموو خەڵکی کوردستان بەی خۆی بزانن پێکەوە هەڵ بدەین بۆی کە ئەم دەستکەوتانە پەرە بێبین و ئەو ناوچانەی کە ناوچەی کوردین و تا ئێساژ بە جۆرە لە جۆرەکان لەژێر دەستی حکوومەتی عێراقیدا ماونەتەوە نەکەوتنە چوارچەوەی هەرێمی کوردستانەوە جاکی خەڵکی کوردستان پێکەوە هەموو لایەنەکان هەوڵ بدەن کە ئەو ناوچانە بێنەوە دواتر بێ دەستکەوت بۆ هەموو گەلی کورد نەک بۆ حیزبێک و دوان و چەندانێکی باشمانسا فاروق قسەیەک هەیە دەڵێ سەرکەوتن هەزار باوکی هەیە و شکستیش بێ باوک دەمێنێتەوە سەیرەکەین کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال و یادە تراژیدیەکان حیزبەکان کەمتر بە دەوریەوەن نەورۆز و کۆمەڵە یادی دیکەشمان هەن ئەوە هەر بۆنەیەکی نەتەوەیە و هیچ تەنا کوردستانیە بەڵام سیر دەکەی وەکو جەنابەت فەرمووت ڕاپەڕین مۆرکی حیزبێکی پێوە دیارە بەیانی 11 ئازاریش مۆرکی حیزبێکی تر لە کاتێکا وەکو جەنابەت فەرمووت ڕاپەڕین یەکگرتووی گەلی کورد و بەهێزی و پێکەوەی گەلی کورد بەرهەمیێنە بەیانی 11 ئازاریش شارەزایان دەڵێن کە هیچ کاتێک لە هیچ قۆناغێکی کووردا سەرکردایەتی شۆڕژیان بە و نەمیلەتی کورد هێندەی ئەو کاتە بەهێز و پێکەوە نووساو نەبوو و هیچ سەرکردێکی کوردی وەکو مەلا مستەفای بەرزانی یەکگرتووی نەتەوەیی و جەماوەری زۆری بەدەورەوە نەبووە بۆچی لە کاتێکا وەکو جەنابەت فەرموود ئەم ڕاپەڕین و بەیان 11 ئازار بەرهەمی پێکەوەی و پێکەوە نووساوی و یەک ڕێزی میلەتی کوردە بۆچی لە یادکردنەوە و بە دەستکەوت سیرکردنیدا دەبێت بە مۆرک و بۆ کۆڵێ بەشی حیزبێک لە حیزبەکانی کوردستان بەڵێ دیارە ئەتوانین بڵێن کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یاخود لایەنەکانی کە ئەم مۆرکی حیزبی بەبەرداکەن ئانی ئەم کەم بە دەستکەوت بۆ خۆیان و بە خەڵکی کوردستانی بفرۆشنەوە چونکە بەڕاستی لە دوای ئەم بۆنانەوە دەستکەوتێکی تری گرنگی ئەو توانێت تاکو بیدەنەوە یاخود چۆڵی بە خەڵکی بفرۆشنەوە
ئەمان مەفروض بوو کە بڵێن ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەم کارە نەمان کرد وڵاتمان ئاوادانکردنەوە وڵاتمان بەرەو پێش بۆ منە ژیانی خەڵک گوزاری خەڵکان بەم شێوەیە لێکرد بۆیە دەستکەوتی گەورە بۆ منە توانیمانەوەی کە بەرەمی ڕاپەڕی خەڵکی کوردستانە جارێکیکە لە فۆرمێکی گەورەترا وێنای بکەین و بەرزی بکەین ئەمانیان کە دوجار نییە بۆیە دێن دەستکەوتەکان بە خەڵک ئەفرۆشتنەوە کاتێک کە بۆ منە لە 11 ئازار کە من دەستکەوتێکی گرنگیەوە کە دوای بە تەفسیل باسی بکەین بەڵام کاتێک کە بۆ منە لە دوایە کە نسخەی شۆڕشی ئەیلول دێتە ئاراوە بۆ منە بەیانی 11 ئازار بە دەستکەوت بۆ خۆیان دەزان بەڵام لە نسخەی شۆڕشی ئەیلول لە ئەستۆی خۆیانی وەلاعنن یاخود لە ناخەن ئەستۆی خۆیان یاخود بۆ منە لەم لاوە ڕاپەڕین بە دەستکەوت بۆ خۆیان دەزانم بەڵام هیچ پشکدارێک لە ئەستۆ ناگرن لە کیمیابارانکردنی هەڵەبجە لە ئەنفارکردنی خەڵکی کورددا هیچ لەوە ناگۆڕێتەوە کاری سەرکێمە ڕژێمی درەندەی بەعز بووە بەڵام بۆ نمونە کە تۆ ئەمە بە سەروەری ئەزانی کەواتە ببێ لەمە شاید لێکۆڵین بکە کە هۆکارەکانی چی بم کارسەدە ڕوانە تاکو جارێککە دووبارە نەبێت ئایا تا چەند بۆ نمونە کەمتەرخەمی سەکرایی سیاسی کوردی تێدا بووە تا چەند بۆ نمونە بڕیارەکانی سەکرایی سیاسی کورد بۆتە هۆی ئەم کارەساتانە چکە جاری وایە تۆ بۆ نمونە کە تۆ کارەساتێک ئەخۆڵقێ لە ئەنجامی بڕارێکی هەڵەوە ڕوئەدات ڕاستە تۆ لەو مەبەستە خزمەتکردنی خەباتە مەبەستە خزمەتکردنی خەڵکی کوردستانە مەبەستی ئازادی کوردستانە بەڵام داجوار بە ناڕاستە خۆ ئەنجامگەی بەخرا بشکێتەوە کاتە لە بەرەنجامی بڕیارێکی تۆدا بڕیاری لایەنێکی سیاسیدا چەند لایەنێکی سیاسیدا کارەساتی خۆڵقاوە ئەگەر تۆ مان بەرامبەر ڕژێمی بەعز هۆکاری سەرەکیە بەڵام دوجاریش کە تۆ بڕارێک کردەوە بە مەبەستی خزمەتکردن بە مەبەستی ئازادکردن سەرەکی دوای بەخرا بشکاوەتەوە بی لێ بکۆڵیتەوە کەوا خەلەکان لەکوێ بوو کەم کوردەکان لەکوێ بوو چیمان بکردیا تاوەکو ئەمە ڕوونی بووی جارێکێبی ئەمە ڕوونەداتەوە بۆیە کاتێکە ئەمان بەڕاستی کە لە من ئەمە ناکەن دیێن ئەمانەکەن بە خاڵی سەرکەوتنی خۆیان بە دەستکەوتی خۆیان جەنابەت باست کرد کە بۆ منە لە بەیانی 11 ئازار کە بەرهەمی شۆڕشی ئەیلول بە شۆڕشی ئەیلول شۆڕشێکی سەرتاسەری خەڵکی کوردستان بووە لە تەواوی ناوچەکانی کوردستانە فترێک بێگومان خلافە بۆ لە بینی سەرانی شۆڕشی لێران دوو باڵی مەکتەبی سیاسی باڵی بارزانیدا تا لە 64 بۆ هەفتای خەیاندووە بەڵام تەواوی خەڵکی کوردستان لە چۆنەڵی لە هەڵەبجەوە بۆ زاخۆ لە شۆڕشی ئەیلول لە بەشدار بوون و پشوداریان هەبوو و لە دەوری سەکراری شۆڕشی ئەیلول کۆبوونەتەوە هاوکاریان کردەوە بۆ ئێمە بەرهەمی یەکڕزی خەڵکی کوردستان بوو ئەگە بینە سەر ڕاپەڕینی ئازاری 1991 ڕاپەڕینی ئازار بەرهەمی خەباتی تەواوی لایەنە سیاسیەکان بووە کە ئەو کاتە لایەنە سیاسیەکان بە تایبەتیەکی دوو پارتی لە ساڵی 1976 تاکو ساڵ 1986 دە ساڵ خەڵکی شەڕی ناوخۆ بوون بەڵام لە مانگی 1986 کۆبنەوە ئاشتەوایی ئەکەن و دواتر لایەنەکانی کە پێکۆم و ئاشتەوایی ئەکەن و لە 1970 بەری کوردستانی دامەزیێ دوجار ڕاپەڕینی گەلی کوردستان بەرهەمی تاوی لایەنە سیاسیەکان بوو بووانێک کە لەبەری کوردستانی بوون و ئەوانشی کەوەکو بزنەوەی ئیسلامی کاتە لەبەری کوردستانیدا نەبووە بەڵام ئەم لایەنانە پێکەوە چەندین کۆبوونەوەیان کردووە بەر لە ڕاپەڕین کە من خۆم توێژنەوەکم لە سەر ڕاپەڕین باری 1990 کردووە ئەو کاتە بڵێن هێزە کوردستانەکان بەگشتی لە ئێران بوون چەندین کۆبوونەوەیان لە ئێران کردووە ئەم لایەنە سیاسیانە لایەنەکانی بەری کوردستانی لەگەڵ بزنەوەی ئیسلامی پێکەوە بەرنامەی ڕاپەڕینیان داناوە لەم لاشەوە خەڵکی کوردستان تەواوی خەڵکی کوردستان وە بەشێک لەوانەیە کە ئەو کاتە بۆ منە پیان وترا فەوجە خەفیفەکان بەشێکیان ئەمانەش هەموو هاوکار بوون واتە بەرهەمی یەکڕێزی و هەماهەنگی تەواوی خەڵکی کوردستانە ئەگەر خەڵکی کوردستان لە شارەکاندا ڕانەپەڕینایە بێگومان هێزی پێشمەرگەی پێ نەدەکرا وەگەر هێزی پێشمەرگەی لایەنە سیاسیەکان هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە تەبان نەبوونە و پێکەوە بەرنامە ڕێژیان نەکردایە بێگومان ئەم بەرهەمەکەی بۆ شێوە نەدەبوو کاتە مادام بەرهەمی دەستکەوتەکان بەرهەمی یەکڕێزی و تەبایی و تەواوی خەڵکی کوردستانە کەواتە بێ دەستکەوتەکەشی بۆ تەواوی خەڵکی کوردستان بێ نەک بۆ توێژێکی دیاریکرا و بۆ چینەشی باڵا دەست بۆ حیزبێکی دیاریکرا و خەڵکی کوردستان لێ مەحروم بکرێ و خەڵکی کوردستان لە پای ئەم دەستکەوتانە خزمەت نەکرێن بەڵکو داهاتی خەڵکی کوردستان بۆ نخبەیەک و بۆ چینەشی دەسەڵاتدار بڕوە مادام دەستکەوتەکان دەستکەوتی هەموو خەڵکی کووردە کەواتە یادکردنەوەکەشی بە نیشتیمانی بکرێتە خاڵشی وەرچەرخان بۆ خزمەتکردنی زیاتری هەموو خەڵکی کوردستان بەبێت جیاوازی لە هەموو ناوچەکانی کوردستان زۆر باشە مامۆستایان پێم خۆشە باز لە ڕاپەڕین بکەین گرنگی ڕاپەڕین بۆ ئێمە بۆ ئێستامان لە بنیادنانی بینەتەوەی ئێمە وە ڕەهەندی ڕاپەڕین لە ڕووی مێژوویەوە چ گرنگی و بایەخێکی بۆ ئێمە هەیە
بەڵێ بێگومان ڕاپەڕین سەرەتایە بزانین خەڵک بۆچی ڕاپەڕیوە مثلا کورد بۆشی چۆرشی کردووە هەر لە سەردەمی شێخ عەبدوڵڵای نەهریەوە بە تاکو لە هەموو چوارپارتی کوردستانە تاکو ئەگاتە بۆ منە ڕاپەڕینی نەوەتیۆک و تا ئێساش بۆ منە لە پارتیەکانی تری کوردستانەکە خەباتیە و بەرخودانەیە کورد بۆچی ڕاپەڕ بۆچی شۆڕشی کردووە بێگومان بەرەنجامی زوڵم و نەعەدالەتی بووە کە بەرەنجامی ئەوە بکە کورد بە مافەکانی خۆی نەگەیشتووە ئەنجا هەموو جۆرە مافەکان مافە ڕۆشنبیرەکان مافە نەتەوەیەکان مافی عەدالەت محرومکردن و پەراوێزخستنی لە دەسەڵات و لە مافە ئاسایی و سیاسی و نەتەوەی و فەرەنجەکانی خۆی لە بەرەنجامی ئەمە خەباتی کردو بۆیە کاتێک کە بینین کە لە باشووری کوردستان ئەگەر بکەین لە دوایەوەی کە لە ویلایەتی مووسڵ ئەلکێنرێ بە یاخود تەنانەت پێشەوەش کاتێک کە بۆ نمونە شێخ محەممەد دژی ئینگلیزەکان ڕاپەڕینەکە لەبەرچی لەبەرەوەی کە ماف بە خەڵکی کوردستان ڕەوا نابینێ لەبەرەوەی کە کیانێک مافێک بۆ منە دەوڵەتێکی قوارەیەک ئەگەر میرنشینی بێ بە خەڵکی کوردستانی ڕەوا نەبینە بووە لۆ کاتە شۆشەکان دەستیان پێکرد و بەردەوام بن و ناو بەناو بگوام شۆشانە سەریان هەڵداوەتەوە شۆشی ئەیلول بۆچی سەری هەڵداخۆتۆ سەرەتا کورد لەگەڵ ڕژێمی عەبدولکەریم قاسمە ڕێکەوتە بوو یاخۆ کە عەبدولکەریم قاسم لە 1950 شۆڕشەکە سەکرداری سیاسی کورد کە لە کاتە پارتی دیموکراتی کوردستان و بروسکەی پیرۆزبایی بۆ ئەنێرێ و لە سەردەمی قاسمە بارزانی هاوڕەکانی لە سۆڤێت دەگەڕێنەوە ئیجازە بە پارتی ئەدرێ بە وەکو حیزبی ڕسمی باروە بۆ ئۆرگانەکانی بە ڕاگەیاندنی بە ڕۆژنامەی خەباتکاری کۆمەڵە دەستکەوت هاتە ئارە بەڵام دوای کە لەم بەڵێنانن لەم یاخود بۆ منە بۆ یەکەم جار لە دەستوری عێراق کاتی عێراقا کورد و عەرەبوونە خاوەنی ناو هاتووە کە بوونە دەخاوەنی عێراق لە دوو هەوێسەرکی کە کورد و عەرەبێک و هاوبەشن لە عێراقدا بەڵام دوای کە وردەوە لەم بەڵێنانە لەم مافانە قاسم پاشگەز بووە 2006 ئەیلولی لێکەوتەوە و هەروە بێگومان لێکتێکنەوەشنیش ڕوویدا و کۆمەڵە خەڵکی چ ناو خۆی دەرەکی دەوریانە بوولەوەی کە بۆ منە پەیوەندەکانی کورد و پەیوەندەکانی ڕژێمی قاسم تێکچێت کاتێک کە نەعەدالەتی هەبوو کە بێبەڵێنی هەبوو کە لایانی بەرامبەر لەو بەڵێنانی کە خودداوی پاشگەز بووە بێگومان و کاتە ڕاپەڕین سەرهەڵداوە شۆڕش بەرپابێ واروە راپەڕینی ئازایی نۆتوێک بەرهەمی چی و بەرهەمی ئەو زوڵم مستەمە کە حیزب بەعزەی کرد و نەعەدالەتی و پەرستنەوە کە ناوچەکانی کوردستانی پەرست خستە بوو کاتە ئەمە ئەومان پێڵە کە لەکوێ زوڵم و نەعەدالەتی بێ لێ شۆڕش و ڕاپەڕین نەبێ ئەنجا ئەم شۆڕش و ڕاپەڕین لە هەچ کات و ساتێکا بێ لە هەر شوێنێکی کوردستان بێ و ئەو کەسێکە دەسەڵاتدارە هەر کەسێکە ئەگەر دەسەڵاتەکە کوردی ئەگەر عەرەبیە ئەگەر تورکیە ئەگەر فارسیە بۆ نمونە خۆ تۆ ناوچەکانی عێراق بۆ نمونە خۆ دژی حکومەتی عێراقی ڕاپەڕین ناکرد خۆیانش عەرەب بوون بەرامبەرەکەش هەر عەرەب بوو بەڵام چییە زوڵم مستەم هەبوو یاخۆ ئەو زوڵم مستەمە ئەگەر مەسەبی بێ ئەگەر قەومی بێ و هەروە ئەگەر ناوخۆی و نەعەدالەتی بێ چەندی وڵاتمانەی خۆ ڕژێمەکە یەک ڕژێمە یاخۆ بڵێن ڕژێمەکە خەڵکەی هەرویان یەک نەتەوەن یەک ئاینن یەک مەسەبن بەڵام دوجار ڕاپەڕین ڕۆدا بۆ بەرەنجامی زوڵم مستەم و نەعەدالەتی و پابند بۆ وعدی بەڵێنانەدا بۆیە ئەگەر دیقەت بین لە هەموو شۆشەکانی کورد کە ڕوویان داوە بۆ مافە نەتەوەیەکان بووە بۆ مافە فەرەنگیەکان بووە و هەروە بۆ عەدالەت بووە بۆی کە نەتەوەیەک لەسەر حسابی نەتەوەیەکی کە پەراوێز نەخرێ توێژێک لەسەر حسابی توێژێکی تر پەراوێز نەخرێت وەگەر ئێمە بڕوانینە خەباتی گەلان بۆ منە خەباتی چینایەتیمانێ بۆ ینی کاتێک کە چینێک لەلایەن چینێکیەوە پەراوێز دەخرێت ئەگەر چی لە هەمان زمان و کولتور و فەرهەنگ و چۆنەڵێ بیرکردنەوە بن بەڵام کاتێک کە چینێک پەراوێز دەخرێت ئەم چینە دی ڕاپەڕینەکە دژی ئەو چینێکە پەراوێزی خستووە کە زوڵمی لەوەی کە نەعەدالەتی بەرامبەر کردووە بۆیە توانین بڵێن شۆڕش و ڕاپەڕینەکانی کورد بۆ دەستکەوتی مافەکانی گەلی کورد بووە و هەروە بۆ عەدالەت بووە بۆ مافە فەرهەنگی و نەتەوەی سیاسیەکان بووە کە تاکێکی کوردی هاوشەوەی تاکێکی وڵاتانی تر مافی خۆی هەبێت کە حکمی خۆی بکە یاخود لە حکومدا بەشدار بێ خۆ تۆ گەر سەیری ڕێکوتنامەی بەیانی 11 ئازارکەی خۆ لە بەیانی 11 ئازار دەوڵەت بە کورددا نەمەزرا فیدراڵی بە کورد نەدرا ئۆتۆنۆمی پێدرا کاتە مافی ئەوی پێدرا کە بەشدار بێت لە بەڕێوەبردننی عێراق بەگشتی و ناوچە کوردستانەکان بەتایبەتی کاتە هەچ کاتێک هەج لایەنێکی سیاسی هەج توێژێکی کۆمەلگا و هەج لەلایەن هەج چینێکی سەردەستەوە پەراوێز بخرێ ئەمە واروە زوڵمی لێ بکرێ ئەنجاو زوڵمە ئابووری بێ سیاسی بێ کۆمەڵایەتی بێ ئەمە ئەگەری شۆڕش و ڕاپەڕین لە ئارادای جارێکە سەر هەڵدادێککە خەڵک و خەڵکی کوردستان بەتایبەتی بەرامبەر پێشەکردنی مافەکانی لە ڕابردوودا بێدەنگ نەبووە و بێگومان بێدەنگیش نابێت زۆر باشە مامۆستا فاروق بەس لە 11 ئازار بکەین
گرنگی یادی 11 ئازار و دەستکەوتەکانی و هۆکاری هاتنە کە ئارا و وەکوڵی لێککەوتنەوەی 11 ئازار ئەم بەیاننامەیە گەجەنابێت بۆم باس بکەی. بەڵێ دیارە بەیانەی 11 ئازار هۆکاری زۆرە ئەتوانین بڵێن هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەمە بەرهەمی ڕاپەڕین و شۆڕشی خەڵکی کوردستان بووە کە بێگومانێکی کرد دەستکەوتەکانی شۆڕشی ئەیلول کە لە 60 بەرپا بێتە هەفتانانی دوای 9 ساڵ لە شۆڕش و لە خەبات چەند جارێک دانوستان و فەوازات و ڕێکەوتنی تیا بووە وەکو ڕێکەوتنی بۆ منە 63 وەروە لە 64 و لە حوزەیرانی 66 لەگەڵ بەڵێ بەڵێ لەوانێت چەند ڕێکەوتنێکی کەیتیا بوو بەڵام ئەتوانین بڵێن بەرهەمی خەبات و تێکۆشانی تەواوی خەڵکی باشووری کوردستان بۆ لە چوارچێوەی شۆڕشی ئەیلولدا و هەروە یەکێک لەو کارەکانی کە ئەوەیە کە هەمیشە ڕژێمی بەعسی ئەو کاتە یاخودن حکوومەتەکانی عێراقی یەک لە دوای یەک بە ئەمڕۆژەوە لە کاتی بێهێزی و لاوازیدا ئامادەن وەرەقەی سپی بۆ کورد ئیمزاکەن بەڵام کاتێک کە بەهێزە بن پەشیمانە بنەوە و پاشگەزە بنەوە و هیچ مافی بە کورد. بۆچی ئەم وەرەقە سپی ئیمزاکردنە نەیتوانیوە لە کاتی بەهێزبوونەوەیاندا وەکوڵێ کاریگەری و گرنگی خۆی بمێنێ ئایا بۆچی سەرکردایەتی شۆڕش لەو کاتابیری لەوە نەکردەوە کە لایەنی سێم دەوڵەتێکی دەرەکی چاودێر و وەکوڵە ئیمزاکاری ئەم ڕێکەوتنانە بێ. بەڵێ دیارە زۆر جار بۆ منە نەک ئەوە بۆ منە تۆ لە بەیانی 11 ئازار حکوومەتی عێراقی ئامادە نەبووە کە ئیمزای دوو لایەنی لەسەر بێ لایەنی کورد و لایەنی عێراقی یعنی ئەنجا چجای ڕازی بووی کە بۆی چاودێرێک بێت سەرپەرشتی ئەمە بکات تۆگە دیقەتی بەیانی 11 ئازار بێ ئەمە ڕاستە ئەنجا بە ڕێکوتن ناوی دێنرێ بەڵام بەیانێکە و بە ناوی ئەنجومەنی سەکرتاری شۆڕشی عێراقیەوە ڕاگەیەنراوەتە ئیمزای دوو تەڕەفی لەسەر نەبووە لایەنی کوردی ئیمزای کە و لایەنی عێراقی ئیمزای بکە بۆ پاسایی کە ئێمە چارچەوەی یەک دەوڵەتین بستنوێکی ناوخۆیە ناودەوڵەتی دوو دەوڵەت نین تا ئەمە ڕێکوتنان بکەین و تا واژە دوو لایەنی بەسەرەوە بێت جا چ جای کە بێگومان حکوومەت عێراقی ڕازی نەبووە کە بووی کە لایەنی سێم تیامش هەرچەنە لە بەیانی 11 ئازار یەکێکی سۆڤێت بە جۆرەکان سەرپەرشتیار بوو و دەسیە بوو لە هێنانەکەی ئەم بەیانی 11 ئازارەدا بەڵام بتمان بە واژۆنە و ناوی نەهاتووە واژۆنەکرا بەڵام لە دەرەوە هانی هەردوو لایداوە کە پێکەوە ڕێبکەونەوە چەند جار سەردانی هەردوو لایکرۆ بۆی بیانگەینێ بە ڕێکەوتن بۆیە ئەمە بەڕاستی خەلەلێکە کە بۆ منە زۆر جار کە ڕێکەوتنامەکان نەچۆتە چوارچێوەی ڕێکەوتن نامەوە بۆمانە کە دوو تەرەف پابند کاتووە ئیمزای هەردوو لای لەسەر بێ بگرە بەیانی 11 ئازار کە یەکی لە ئیجابەکانی کە نووسراوە هەنێ ڕێکەوتنامی تمانی هەر شەفەیی بوون ئەسڵ نەژنووسراونەوە لە پێشودا وەکو لە 16دا کە ڕێکەوتون بۆ یەکانی کە ئەمەش ئەومان پێێنێ کە لایانی بەرامبەر ئەمە تەنها وەکو سوودوەگرتن لە کات بەکاردێنێ لەم کاتەیە لاوازە بۆ منە بەیانی 11 ئازار بەحسەکان لە 68 ئینقلابیان کرد و لە 69 جارێکی لەگەڵ سەکرایەتی کورددا شەڕ هەڵگیرسایەوە بێهێز بوو پێویست بۆ بکە کاتێک بۆی پایەکانی خۆی بچەسپێنێ خۆی بەهێز بکاتەوە چەک و تەقەمەنی زیاتر بەدەستخان پژگیری وڵاتان زیاتر بەدەستبێنێ بۆیە ئامادە و لەگەڵ سەکرایی سیاسی کورددا ڕێبکێ هاکەزا وەکو ڕێکوتەکانی تری پێشوو بەڵام ئەوەی کە کاتێکە بەهێزە بێ دووبارە ئەم ڕێکوتامە وەلایەنێت و جارێک کە پەنابەتەوە بۆ ڕێگەچاری ئەمنی و سەربازی لەماوەی ئەو 4 ساڵەدا لە 7 بۆ 1974 دەستکەوت و بەرهەمەکانی ئەم بەیاننامە 11 ئازار چی بوون ئایا کورد توانی ئەم هەلە بقۆزێتەوە کۆمەڵی دەستکەوت بۆ خۆی مسۆگەر بکە؟ بەڵێ دیارە بەیانی 11 ئازار کە خۆی لە 15 خاڵ پێگاتووە وەسیقەیەکی گرنگە وەسیقەیەکی سیاسی گرنگە بۆ یەکەم جارە لەسەر وەرەقە یاخود بڵێن بۆ یەکەم جارێکە کۆمەڵێک مافی نەتەوەیی و مافی سیاسی بە باشووری کوردستان بدرێ و ئۆتۆنۆمی بە باشووری کوردستان بدرێ کۆمەڵ ڕێکوتنامی ترمانی ئەمانە تەنها کۆمەڵ مافی هاوڵاتی بوون و فەرەنگی و سەقافی بە کورداوە بەڵام بەیانی 11 ئازار یەکەم وەسیقەیەکی ڕسمی سیاسیە وەسیقەیە بڵاو کراوەتەوە ماوەتەوە هەرچەنە قرابوو لە وەقایع بڵاو کرێت و بەڵام لە وەقایع بڵاو نەکرایەوە بەڵام 2000 ئەمە وەرەقەیەکە و کە ڕێکوتنامەیەکە یاخ بڵێن بەیاننامەیەکە کە بڵاو کراوەتەوە و دایناوە بە کۆمەڵی مافی سیاسی و مافی نەتەوەی گەلی کوردە لە چوارچەوەی ئۆتۆنۆمی و مافە سیاسیەکان و بەشداریکردن لە حکم و بەشداری لە ئەنجومەنی تەشریعی و لە بەڕێوەبردننی وڵات و بۆ یەکەم جار بۆی کە دانرا کە بۆی کە یەکی لە جێگرانی سەرۆکۆماری عێراق کورد بێت و بەو شێوەیە کاتە کۆمەڵێک ماف و کۆمەڵە دەستکەوتی بۆ خەڵکی کوردستان تێدا و ئەگەرچی هەموو مافەکانی خەڵکی کوردستان نەبوو و ئەگەرچی جێبەجێ نەکرا بەڵام وەسیقەیەکی گرنگە کە تا سەژماوەتەوە وەسیقەیەکی سیاسی گرنگە وەوتمان بۆ یەکەم جارە کە دان و مافە نەتەوەیەکانی کورد ئەندێت و لەسەر وەرەقە
دەنووسێت بێگومان کەەوەی کە ئەم وێرە ئیجابیەکانی بەیانی یانزەی ئازار توانین بڵێن کۆمەڵە کەمەکوتی تێدا بوو یەکی لەوانە کە بۆ منە 4 ساڵ دانراوە بۆ جێبەجێکردنی هەنی 4 ساڵ بۆ جێبەجێکردنی بەیانێک یاخۆ بۆ جێبەجێکردنی ئۆتۆنۆمی بەڕاستی زۆرە ینی تۆ لە مای ئەو 4 ساڵەدا حکوومەتی عراقی توانی سوود لە کات وەرگێت لە 72 لەگەڵێکی سۆڤێت ڕێکۆتنامەشی لێکتەگەیشتنی ئیمزا کرد و نەوتی خۆماڵی کرد کە خۆماڵێکی یاخۆ مانایکی کە نەوتی دای دەست بۆ منێکی سۆڤێت کە سەرپەرشی بکات و کۆمەڵ پشکی زیاتر بۆ حکوومەتی عراقی تێدا بێت و واروە بەڵگەنامە یاخۆ بڵێن وەسیقەی کڕینی چەکی لە یەکی سۆڤێت واژۆ کرد و کۆمەڵە چەکی دەستکەوت ئەمە واکێک کە لەو 4 ساڵدا حکوومەتی عراقی خەریکی خۆڕێخستنەوە بێ خۆکی چەسپاندنی پایەکانی خۆی بێ و خەریکی ڕێخستنەوەی سوپا و خۆبێزکردن و کڕینی چەک و کۆمەڵی ئیتفاقیات بێ و جارێکێک کە بەهێز بۆ لە 1974 خۆی ینی لەبری ئەو پرۆژە ئۆتۆنۆمی کە لەسەری ڕێکەوتون لە 11 ئازارە خۆی هات لەلایەکەوە پرۆژەیەکی خستە بڵاو کردەوە لە 74ەکە وتی ئۆتۆنۆمی ئەتای ناتانێ هەر ئەوەیە کە ئەو کاتە سەکرای سیاسی کورد ناینە ئۆتۆنۆمی شەقۆشڕەکەی بەغا چکە کۆمەڵی مافی زۆر کەم و یاخۆت زۆر سەرەتایی تێدا بوو ئەو بەیانە نەبوو کە لە 1970 لەسەری ڕێکەوت بوون ئەمە ژەومان پێڵەکە حکوومەتەکانی عراقی لە زۆربەی کاتدانی ئامادەن وەرەقە و بۆ ئیمزاکەن وەرەقەی سپی کۆمەڵە مافت پێ بدەن بەڵام لە حاڵەت وەکو سودۆکردن لە کات بەڵام لە حاڵەتی بەهێز بووندا جارێکە چۆنەڵی پاشەخشیان لێ کردو و جێبەجیان نەکردو ئەگەر دیقەت بین لە بەیانی 11 ئازارە زۆر ئێمە ئەتوانین بڵێ پێویست سودجمان لە مێژوو وەرنەگرتووە بۆ نمونە ئێمە لە 50 لەگەڵ کورد لەگەڵ قاسمە سەکرایەتی کورد ڕێکەوتن نەبوو دواتە قاسم پەشیمان بوو لە 63 پێشەوەی باسەکان قۆمیەکان ئینقیلاب بکەن لێکتێگەیشتنێکی شەفەی هەبوو دواتەکە ئینقیلابیان کرد پەشیمان بوونەوە لە 64 بۆ نمونە مەلا مستەفای بارزانی لەگەڵ عەبدولسەلام عارفە ڕێکەوتن کە ئەمە یەکی لە هۆکارەکانی جیابوونەوەی باڵی مەکتەب سیاسی بوو کە پیان نەبوو ئەو ڕێکەوتنامە مافێکی ئۆتۆی بۆ کورد تێدا نییە بارزانی ئیمزای کردەوە بێگەڕانەوە بۆ حیزب و مەکتەب سیاسی ئەمە یەکێک لە هۆکارە کە لێرە لێکترازای ناو باڵی بارزانی باڵی مەکتەب سیاسی تەقیەوە ئەم بەیانەمەش جارێکە جێبەجێ نەکرا لە 66 کرا بۆ منە بەڵام تا 6 بڕێکی دوایی کە بەعسکان سەر حکوم جارێکە پێشێلیان کرد و شەڕ دەستی پێ کردەوە کەواتە توانین بڵێن کە کورد ئەو سوودەی لە مێژوو یاخود لە ئەزمونەکانی وەرنەگرتووە کە حکوومەتی عراقی لە کاتی لاوازیدا پەنا بۆ ئاشتی دەبا و لە کاتی بێزیدا پەنا بۆ شەڕ دەباتەوە یاخود بە جۆرە جۆگان وەسیقەکان وا کۆنکرێتی نەبوون کە حکوومەت عراقی ئیلزام کە کە پێوەی پابند بێ ئەکرێ بڵێن سەکرای سیاسی کوردیش توانەکەی هەر ئەوەندە بووە بەڵام بۆ منە گلەیەک لە هەنێک لەوانە کە لە سەکرای شۆڕشی ئەویلدا بوون گلەیەک لە کەسی یەکەمی شۆڕژ یاخود کەسانی دەستباڵاوی ناو شۆڕژێن کە ئەڵێن لە کاتێک کە پێویست بووە شەڕ بکرێ ئاشتی کراوە ڕێکەوتن کراوە لە کاتێک کە پێویست وایە ڕێکەوتن بکرێ شەڕ کراوە بۆ مانایە کە بۆ منە باسییان کاتنە سەر حکوم شەڕ لاواز بوون پێویست نەبوو کورد شەڕ ڕاگرێ یاخۆ لەگەڵ بەسکان باسی قۆمیەکان ڕێبکەوێت بۆ چکە لاواز بۆ ئێستا کاتیوێ کە تۆ خەباتکەیت و پێداگری بکەیت بەڵام لەم لاشەوە بەرامبەر وتوێتی کە ئێمە پێویستمان بەکات و پێشمەرگە ماندوو بۆ منە چەکوتە قەمەنیمانی و ئازوقەمانی و حاڵ پێویستمان پشودانێکیە ئەنی ئەمەش لەلایەن بەرامبەر ئەم قسەیەش دەکات کاتە ئەتوانین بڵێن زۆربەی جار ڕێکەوتنەکان بەرامبەر پێوی پابند نەبووە و وەک بۆ سودوەگرتن لە کات بووە و ئامادە نەبووە کە ئیمزای دوودانین لەسەر بێت تاکو دواتر بە جۆرە لە جۆرەکان کە بکرێتە ماڵ لەسەری بەڵێ لە 1920 تا 1970 دەکاتە 49 ساڵ لە 1970 تا ئێستا دەکاتە 49 ساڵ واتە بەیان 11 ئازار کەوتوتە نێوان 249 لە پێشکەش ئامادە پێکرد کە لە مێژووی 1920 تا 1970 هیچ گەلی کورد هیچ کاتێندەی بەیان 11 ئازار مافەکانی دەچەسپێنراون و دەستکەوتی بەدەستنێنە ئەی لە دوای ئەم 49 ساڵەی دووەمەوە دوای با لە 1974 دەست پێ بکەین کە کاتە 45 ساڵ کورد وەکو بەیان 11 ئازار ئاوا بەو شێوەیە دانراوە بە مافەکانیدا بە ڕسمی و بە فەرمی باز لە زمانی کوردی باز لە ئۆتۆنۆمی باز لە خۆ بەڕێوەبردن کراوە بۆی لە کاتێکا لە ماوەی ڕابردوودا سەرۆک کۆمار و جێگری سەرۆک وەزیر و وەزیری دەرەوە زۆر وەزیری تر کورد بوون بەڵێ ئێمە ئەگەر بیکەین بە تەنامە کردی بە دوو بەشەوە ئێمە لەو فەتیەدا بێگومان کۆمەڵی خەبات و شۆڕش هەبوو بەڵام 2000 ئەنجامەکەی بەیانی 11 ئازار بکە 2000 بەداخەوە جێبەجێ نەکرا و ئەگەر لە 75 بە دواشەوە کە کۆمەڵە پارتی تری سیاسی دروست بوون و لە 76ەوە کە جارێکە شۆڕش هەڵگیرساوە و جابەناوی جیاواز لە نەو شۆڕشی خۆی ناوێکی لێناوە تا ئەتوانین بڵێن تا 2003 هیچ شتێکی گرنگی ئەوتۆمان نییە کە کۆمەڵە ماف و دەستکەوتی بە کورد دابێت
کورد خەباتی کردووە کورد کۆمەڵە ناوچەی ئازاکرایی بۆ خۆی دروست کردووە و کورد لە 76 کە شۆڕ هەڵگیرساوە تاکو 88 تاکو 89 بۆ منە خەباتی کردووە بەردەوام بووە و کۆمەڵە ناوچەی ئازاکراوی بەدەست هێناوە بەڵام دوجار کورد کیمیاباران کرا ئەنفار کردەوە هەموو ناوچە ئازاکراوانە بەدای دوای وەستانی جەنگی عراقیەران لە کورد سەندانەوە و لە جارێکی لە ڕاپەڕینیژە و لەم فەتێشە چەند جار مفاوەزات کراوە بۆ منە ساڵی لە مانگی 1283 تاوەکو کۆتایی 84 مفاوەزای نێوان یەکێتی و حکوومەتی عراقی وەڵام نەگەیشت بە ئیمزاکردن بۆ منە تا لەسەر ئاخر ڕۆژی ئیمزاکردنەکە لەسەر فشاری وڵاتێکی هەرێم کەوکاتە تووشیا فشاری کرد ڕێکەوتنامەکە یاخود بڵێم مفاوەزەکە ئیمزا نەکرا بەرهەمیشی ئەو توی لێ نەکەوتەوە و هەروەها لە مفاوەزای دوای ڕاپەڕین بە هەمان شێوە ئیمزا نەکراوە هیچ شتێکی ئەو توی لێ نەکەوت دواتر بڵێن ناوچەی جەفرین بۆ کورد دروستکراوە کورد بوو بۆ بە ئەمریکا بۆ خاوەنی ناوچەی بەڕێوەبردننی خۆی تا 2023 بێگومان هیچ دەستکەوت و مافێکی سیاسی نەتەوەی ئەوتۆ بە کورد نەتەوە کە شایانی باسکردنی وێ ڕاوێکە کورد خەباتی کردووە قوربانی داوە کۆمەڵە ناوچەی بۆ خۆی ئازاد کردووە بە بڵێن لایانی بەرامبەر ناتوتە سەر خەتوو کە کۆمەڵە ماف بە کورد بدە و لە دوای ڕوخانی ڕۆژەمی عراقیشەوە ئەتوانین بڵێن لە دەستوری عراقیدا فیداڵی چەسواوە و کۆمەڵە ماف بە کورد داوە بەڵام ئایا ئەم مافانە لەسەر ئەرزی واقع چەندی جێبەجێ کراوە بێگومان زۆر کەمتر لەوەی کە لە دەستورە نووسراوە یاخود چۆن ئەو ئۆتۆنۆمی کە لە 74 حکوومەتی باسی عراقی دایوتی ئەتاناتەن هەرەوەی ئۆتۆنۆمی کە زۆر کەمتر بوو لەوەی کە لە 11 ئازار لەسەری ڕێکەوتون بۆی ئەمە جارێکی ئەومان پێڵەکە حکوومەتەکانی عراقی لە ناچاریدا نەبێ ماف بە کورد نادەن یاخود لەژێ فشاردا نەبێ ماف بە کورد نادەن وەکەی توانە و هێزیان نەبوو ئەمە لەمە پاشگەزە بنەوە و لە لای کەشەوە کورد بۆ منە توانین بڵێن سوودی لە ئەو ئەزمونانی ڕابردوو وەرنەگرتو ئەگەر سەری دیقەتی یەکێ لە مادەکانی کە مادەی 14 بەیانی 11 ئازارە باز لە سنووری ناوچەی ئۆتۆنۆمیەکە کە سنوورەکەی دیایی ناکە بەڵکو ئەڵە دواتر بەپێی ڕێنماوی یاسا لەو ناوچانەدا سەرژمێری دەکرێت لە هەر ناوچەیەکی زۆرینەی کوردی پێگەنرا ئەو کاتە خلێ چوارچەوەی ئۆتۆنۆمیەوە بۆ یعنی 4 ساڵی ئۆتۆنۆمی تەواو سەرژمێری نەکرا وەگە دیقەت بێنێکی لە مادەکان بنەکانی مادەی 140 ئەوەیە کاڵە لە کەلو ئەو ناوچانە سەرژمێری بکرێت دواتر ڕاپرسی بکرێت تەطبیق بکرێت ئەوانە بۆ یعنی مودەکەی تەواو کە تا 2007 بوو سەرژمێرەکە نەکرا کە چۆن لە بەیانی 11 ئازارە مودەکەی تەواو سەرژمێرەکە نەکرا لە دەستوری عراقیشە 2007 تەواو لە کەلو سەرژمێری هەر نەکرا چۆن لەو کاتەدا بۆ منە سووری ناوچەی ئەوژا بەردەوام لەگەڵ بە عەرەبکردنی شارەکە و هێنانی عەرەبی هاوردن بەڵێ بێگومانە هەر لە ئەسنای 11 ئازارە کە قەرار بوو سەرژمێرەکە نەکرا لەو کاتەدا جارێکە تعریب دەستی پێکردووە لە هەفتەیەک بەدووە تعریب دەستی پێکردووە کۆمەڵە خەڵکی عەرەبیانە بۆ ناوچە کە ئەمڕۆ پێڵە ناوچەی جێناکۆک وهروە ئێستاش بامان شوێکەوی نەکردبوو دووز و لەو ناوچانە چی ئەگوزارێک لە جارێکی بڕیاری بە عەرەبکردن و سەرنەوەی زەوی لە خەڵکی کردو بۆ شێوەی ئەجێ بۆیە چۆن لە بەیانی 11 ئازارە کە ئەوە جێبەجێ نەکرد لە دەستوری عێراقیشە جێبەجێ نەکرا بۆ ینی بەتایبەتی ئەکرێک بۆ منە کورد لەم ئەزمونانەی سوود وەربگرێ دەرز وەربگرێت کە بە شێوەیەکی کە ڕێکەوتنامەکانی دابڕێژێت کە لایانی بەرامبەر ئیلزام کە بە بەتایبەتیش لەو کاتانی کە بۆ منە ئەم قسەیە بکەم کە ڕێکەوتنامە ئەنجامەدرێ لایانی عراقی پێویستی بۆ ڕێکەوتنامەیە چکە ئەوان لە ژێ فشار نەبێ ئامادە نین مادام ئەو لە ژێ فشارەیە ئەو ئامادەی ئەو ڕێکەوتنیە تو ئەکرێ مەرجی زیاتر بخەیتە ڕوو بۆی کە کۆنکریت چۆن ڕێکەوتنامێکی باشتر بێتە بەرهەم زۆر باش ماس فاروق لە مانگی سێدا 6 ئازاریشمان هەیە کەم ویستم وەکو تاواکردنی یەکتر باسی 11 ئازار بکەین کە بۆ یەکەم جار دکتۆر مکەڕەم تاڵەبانی ناوی ئاشبەتاڵ لە نسکۆ و هەرەسی شۆڕشی ئەیلول دەنێ بۆچی ئەم ئاشبەتاڵە ڕوویدا ئایا سەرکردایەتی کردوەکو چۆن لە 1960 بۆ 1970 ساڵ توانی بووی بەردەوام بێ لە کاتێکایکە لە بەرپرسە عەسکەریە مخابراتیەکانی عێراق دەڵێ تەنها بەشی 24 ساعت چەک و ئازوقەی جەنگیمان ماوە و ینی ئەگێ بەو شێوەی بەردەوام وایە عێراق هەرەسیەنە بۆچی وەکۆڵێ شۆڕشی ئەیلول ئەوە هیچ ڕازی بوو بە بەیانی 11 ئازار وەکو جەنابەت فەرمووی لەو کاتێک کە پێویست و شەڕ بکرێ ئاشتیانەکە لەو کاتێک کە ئاشتی پێویست و شەڕیانە کرد بەڵام بۆچی لە دوای 4 ساڵ شۆڕشی ئەیلول نەیتوانی بەردەوام بێ و درێژە بە بەرخۆدان و بە خەبات و بە شۆڕشەکەی بدە بەڵێ دیارەکە لە 74 جارێکە شەڕ دەست پێکاتەوە بۆیە لە مای 4 ساڵەدا ئۆتۆنۆمی جێبەجێ بکرێت جێبەجێ نەکرا دواتر ئاخر جار هەر لە مانگی ئازارە بێ بزبط لە هەفتەی ئازار تقریبا 74 آخر وفدی سەکرایەتی کورد ئەچێتە بەغدا ئەو کاتە بە سەکرایەتی ئیدریس بارزانی دەبێ کە دوجار ڕێناکەون وتمان حکومەت عێراقی خۆی ئۆتۆنۆمیشی داڵێ هەر ئەو ئادەم واتە ڕێنێکە کە بەیانی 11 ئازار جێبەجێکە جارێکیکە لە بیستەکانی ئازایی 74 شەڕ دەست پێکاتەوە کە
کە پێڵەن شەڕی یەک ساڵەوە لە 1970 بەردەوام و لە ئازاری 1970 بەردەوام بوو تاوەکو ئازاری 1975 لە فەتی ئەو ساڵەدا بەتایبەتی شەڕێکی گەورە کرا و سەدام حوسێن خۆی احتراف بووە کە لەو فترەدا 16,000 جوندی عراقی کوژراوە لە شەڕی کووردا وهروە چەند خەڵکی مەدەنی ئەوانە ناوچیان کە لە ئەنجامی هەنێکی قەسی حکومەتی عراقی وتر کە قوربانی زۆر لێکەوتەوە ئەمە پێمانەڵێ کە ئەم شەڕە چەند گەورە لە خلالی ئەو ساڵەدا وهانێکش پێیان وایە کە واروا سەدام حوسێن خۆی ئەڵێکاڵێ ئەوەنە گول لە تۆپ 6 ساڕۆخمان مابوو چەند گول لە تۆپێکی کەممان مابوو چەند چەک پێداویستی کەمی سەربازیمان مابوو لەلایەکی ژوانێک پێیان وایە کە ئەمە سەدام حوسێن کردی بە پاساو بۆ ئیتفاقی جەزائیر بۆی کە بڵێ چەکمان زۆر کەم بۆ بووە ناچار بووم ئەمە بکەم بەڵام هیچ لەو ڕاستی ناگۆڕێت کە حکوومەتی عراقی جەژە فشاردا بوو و حکوومەتی عراقی چەک و تەقەمەنی کەم بوو بۆ و کوشتارێکی و زیانێکی زۆری لەلایەن سەکرداری شۆڕشی کوردەوە پێگەیشتە بوو بەڵام شتێکی کەژێ لەم لاوە ئەتوانین بڵێن یەکێک لە هەڵەکانی شۆڕشەکانی کورد بە ئەم ڕۆژەوە لە فۆرمێکە لێکی بێن و هەمیشەوەی کە پشتی بەهێزی دەرەکی بەستووە ینی پشتی بەخۆی بەستووە بەڵام زۆرجار ئەولەویات پشتبەسم و بەهێزی دەرەکی کابێ پێچوانە ئەولەویات پشتبەسم بێ بەخۆت ئەنجا لە خاڵی سانەویە و لە دوای ئەمە پشت بە هاوکاری وڵاتان و پشگیری وڵاتانی ئیقلیمی و دەوڵەتی بەستین بۆیە ببینین بەتایبەتی لەو کاتدا شۆڕشی ئەیلول بە دەرەجەکەم پشتی بە ئێران و ئەمریکا بەستە بوو ئەوان هاوکاری چەک و جبەخان و هاوکاری سەربازی و مادی و معنەوی سەکرداری شۆڕشی کوردیانە کرد بۆیە کە لە 72 لە ساڵی 72 لەسەر داوای ئێران ئەمریکا بۆ یەکەم جار هاوکاری شۆڕشی ئەیلولەکە کە سەکرداری سیاسی ئەو کاتی شۆڕش خۆیان بەکەڵەن بڕی 16 ملیۆن دلاری ئەمریکی ئەو کاتە دەرخان کرا بۆ شۆڕشی کورد 6 ملیۆنی بەنەقدی درا ئەوی کەش لە ڕێی قراب لە ڕێ چەک و تەقەمەنیەوە پیان بجێبایی ئەو مەبلەغە کەواتەمە دەستوێکی گەورەیە و ئێران بەردەوام و مانگانە و ڕۆژانە هاوکاری شۆڕشی کوردیە کرد و سنوورەکانی وڵا کرد بۆ ئاوارەکان و بۆ خێزانی پێشمەرگەکان و بۆ ژنم ناڵی کوردەکان کە ئاوارە بوون بچنە ئێران و لەوێ کەمپی بۆ دروستکردن وروە هاوکاری چەک و تۆپ و ئەمانی حکوومەتی شۆڕشی ئەیلولی دەکرد بۆیە کاتێک کە بێگومان ئەویش کە چییە ینی ئەم دوو حکوومەتە ناکۆکن ئێران و عراق لەسەر کۆمەڵێک ناوچەی سنووری لەسەر ئاوی شەڕ العەرەب لەسەر کۆمەڵ ناوچەی سنووری ئێران بەیخۆی زانێ لەگەڵ عراق ناکۆکە بۆیە کاتێک کە ئێران بەم دەستکەوتانی خۆی ئەگا پشت لە شۆڕشی کوردەکە کاتە توانین بڵین زۆربەی کات شۆڕشی کورد وەکو کارتی فشار بەکار هاتووە بەڵام خاڵەکە ئێوێ لێرەدایە کورد بۆ ئەوەندە بە پلەیەکەم پشتی بە وڵاتانی هەرێمی نێودەوڵەتی بەستووە یاخود بۆ کاتێک کە وڵاتێک پشت لە کوردەکە شۆڕشی کورد هەرەزێنێ خەلەکە لێرەدایە کە بۆ نمونە دکتۆر مەحموود عوسمان لە کتێبەکە تەقیم مەسیرە سەوری ئەیلول کتێبێکی نووسێ باز دەوایە کاڵێ ئەوەندە هەزار فیشەکەمان هەبوو ئەوەندە ملیۆن دیناری عراقی و کاتێکە لە دۆلار بە قیمەتتر بووە هەمان بوو ئەوەنە پێشمەرگەمانە بووە باسی ژمارەی 150,000 پێشمەرگە ئاکانی باسی 24 ملیۆن دیناری عراقی ئەکا کە دیناری عراقی لە دۆلاری ئەمریکی بە قیمەتەوە نزیکەی دوو ئەوەندە بوو ینی یاخۆ بڵێن زیاتر بوو لە دۆلاری ئەمریکی ئەوەنە چەک و تەقەمەنیانە بۆ بەڵام کێشەکە ئەوەیە بۆ منە کە ئەم دوو وڵاتە ڕێکەون شۆڕشی کورد هەرەزێنە ئەمە جێگەی پرسیارە ینی خۆ ئەگەر حکوومەت عراقی ئەوەندە لاواز بووە سەکرداری شۆڕشی کورد ماوەیەکێ بیتوانایە خۆی ڕابگرێ نەجحڕەنگە حکوومەت عراقی ناچار بووە جارێکی لەگەڵ کوردان مفاوەزات بکاتەوە لەگەڵ کووردا ڕێبکەوتەوە اتفاقی جەزائیر پێشتر ئەگەر بزانێت کە کۆمەڵ ناوچی گرنگ لە دەستدادووە بێتە ناتوانێت مەقاومەی ئەو شۆڕشە بکات بۆیە کە لە 6 ئازاری 1975 کاتێکە شای ئێران و ئەو کاتە محەممەد ڕەزا شای ئێران و سەدام حوسێن کە جێگیری سەرۆکۆماری عراق لە پەراوێزی ڕێکخراوی کۆبوونی ڕێکخراوی ئەوروپا لە جەزائیر ڕێکەون لە 6/11 و دوازە کە لە کاتی هاتنەوەی گەڕانەوەیدا لە 11 ئازار شای ئێران مستەفا بارزانی مەلا مستەفا دەبینێت لەوێ 3 خاڵی پێڕاگەن یەکەم ئەڵێ کەیتەوە ئێمە ڕێکەوتوین ئێوە لەبەردەم 3 خاڵ یاوەتە تەسلیمی حکوومەت عراقی ببنەوە بچنەوە بە خۆتان لە شارەکان دابنیشن یاوەتە بۆ نمونە بێنە ئێران ببنە پەنابەر و تا کۆتایی مانگی سێ تاگی سوار دەرگا کراوە بێنە ئێران دابنیشن یاوەتا خۆتان پەلە بە شۆڕ بدەن و بەردەوامن و بەڵام ئێمە هیچ هاوکاریێکتان ناکەین ئێرانی هاوکاریان بەڵام بۆ ینی کورد بەڕاستی یاخو بڵێن شۆڕشی کورد بە دەرەجەیەک پشتی بە وڵاتانی ئیقلیمی نێودەوڵەتی بەسوود پێیوا کە ناتوانێت پشتیوانی وان درێژە بە شۆڕش بدات یەکی لەوانە بۆ منە لە کتێبەکەی مەسعود بارزانی دەخۆی ئاماژی پێکردووەڵێ بۆ منە تۆپەکانی ئێران کە هاتن ناوچەکانی کوردستان کە دانرابوون و بۆ ڕمانی حکوومەتی عراقیان دەکرد ئەڵێ ئەمە خاڵی ئیجابی و خاڵی سلبی بوو خاڵی ئیجابی ئەو بوو کە
هاوکاری باشم بۆ ئێمە کە لە دژی شێرشەکانی حکومەتی عێراقی هاوکاریان دەکردین خاڵیشتر ئەو بوو کە وای لە پێشمەرگێت کە پشت بۆ تۆپانە بەستێ ینی کە لەگەڵ ینی پشت بە توانای خۆی نەبەزیاد پشت بە هاوکاری نێودەوڵەتی و ئیقلیمی و چەک و جبەخان و تۆپەکانی ڕژێمی شانشای ئێرانی بەستێ بۆیە لە کاتی کە لە دوای ئەوەی یەکسەر شابرادا کە تۆپ و چەک و جبەخانەکانی خۆی لە عێراق یاخود لە باشی کوردستان بکشێنێتەوە و دوای لە 19 ئازار لە تۆکاتە سەکرتاری سیاسی کورد بڕیاری ئەودا کە کۆتایی بە شۆڕش بێن و بچن زۆر باشمان سپارم زۆر بە خێرایی لەبەر کاتی بەرنامەکەم تەنها 5 خولەکی ماوە دوو بۆنەی گرنگ ماون کیمیابەرانی هەڵەبجە و نۆرۆز گرنگ وەکەوە ناکە کابراوت بێتی ئاخ بۆ یەک دوو هەڵەبجەیتر بۆ ئەوەی ئێمە بەرژەوەندی خۆمانی تیا بدۆزینەوە وەکو گرنگی لە یادکردنەوە و لە ژیانی پڕ لە تراژیدیایی ئێمە هەڵەبجە وەکوڵێ بووە بە سیمای جینۆسایدی گەلێ بووە بە هۆکاری ڕەبەرخۆدان و قوربانیدانی گەلێک یادکردنەوەی کیمیابەرانی هەڵەبجە یان بوونە بە جینۆساید ناساندن یان بوونە بەردەوام یادکردنەوەی چه گرنگی و زەورەتێکی بۆ ئێستا وەداهاتووە بەڵێ بێگومان کارەساتی کیمیابارانکردنی خەڵکی کوردستان و هەڵەبجە بە تایبەتی ڕووداوێکی تراژدیای گەورەیە لە مێژووی گەلی کووردا لە دوای ئەمفالە بەڕاستی زۆرترین خەڵکی کورد لە یەک ناوچەی دیاریکراوی وەکو هەڵەبجەیە بوونە قوربانی مثلا لە قەزایەک پێم هەڵەبجە قەزا بووە لە قەزایەکە 5,000 کەس و زیاد لە 10,000 نزیکەی 12,000 خەڵک بریندار و تاوی خەڵکی شارەکە ئاوارە و دەربەدەر بوو کە زیاد لە 100,000 پێحسایشتا 750,000 خەڵک دانیشتوانی هەڵەبجەی پێک دێنا و هەموو خەڵکە ئاوارە و دەربەدەر بوو چ بۆ ناوخۆی کوردستان چ بۆ زۆربەی بۆ ئێران و بۆ یاخود بڵێن بە شێلەشەکان پەراگەدە بوون و ئاوارە بوون و ئەو شارە وێران بوو دواتر ئەو شارە تاڵان کرا ئەمە کارەساتی گەورەیە بەڕاستی بۆیە پێویستە کورد بەردەوام یادی ئەم کارەساتانە بکات و بۆی کە جارێکیکە ڕێگری بکات لە دووبارە بوونەوەی و جارێکیکە ئەوانەی کە بەردەوام لانی کەم ساڵانە بێتەوە بەرباس کە ئەوانەی کە هۆکاری سەرەکی بوون ئەوانەی کە ئەو وڵاتانی کە چەکیان داوە بە عێراق چ ئەوانەی کە بەشداریان تێدا کردوە لە حکوومەت عێراقی و لەوەی کە پێوتێ چۆنەڵی چەکدارە کوردەکان مثلەن جاش و فۆجی خەیفە و ئەوتە بەناوی جیاوازە کە بەشدار بوون جارێکی ئەمانە ئەو مەلەفە بێتەوە بەرباس کە ئەمانە بدرێنەوە بە دادگا جارێکیکە لە ڕاد لە کارەساتی بوومنە لە ڕووداوی هۆلۆکۆستا کە جوولەکە باسی دەکات لەم ساڵی ڕابردووە بانگەشیان بۆ کەسی ئەکرد ئەم کەسە ئەگەر مابێت لە ژیان نزیکی تەمەنی 90 ساڵ بەرەو سەر بووە کە تەنها ئەم کەسەیە نەدۆزراوەتەوە کە لەوانەی هۆکار بوون بۆی کە بە سزای بگێنن ئێمە ڕۆژانە دەبینین ئەوانەی کە بوونێتە هۆکاری ئەمفال و کیمیاوەری بەرچای خەڵکی کوردستانە دێن و دەڕۆن و دەسڕۆنەوە بە سزایان ناگەێنین یاگەلانی کەم بە سزایان ناگەنی چۆنڵی دایان مەبەستە یعنی دەوڵەمەنیان مەکە موچیان بۆ مەبڕەوە دیوەخانیان بۆ مەبڕەوە ئەگەر سزا بە سزایان ناگەێنین خۆ ینی بەڕاستی کە پێویستەمانە بە سزا بگێنن چکە بۆیە گرنگە کە یادی کارەساتەکان یادی هەڵەبجە بەردەوام ساڵانە و زیاد لەوە بکرێتەوە و لەوەش گرنگتر کە ساڵانە کۆمەڵێ پرۆژە دابرێ بۆ خزمەتکردنی خەڵکی ئەو شارە بەگشتی و بۆ بەرکەوتوانی چ کیمیایی بە تایبەتی بوانە کە بەگشتی شارێکە چۆن لە هەموو ماڵوێران و هەموو ماڵیان تاڵان کرد هەموو ئاوارە بوون هەموو دەربەدەر وانش کە سوکاری قوربانی وانش کە تایسا بەڕاستی بەدەری نەخۆشی بەرکەوتنی چی کیمیایی ئەناڵێنن پێویستە زوو بە زوو چارەسەر بکرێن بەداخەوە تایسا لەو شارەدا دوای ئەوەندە ساڵ تایسا نەتوانراوە کە بوونمونە نەخۆشخانەیەک دروست بکرێت کە شایانی خزمەتکردنی خەڵکی ئەو شارە بوو و بەرکەوتانی چی کیمیایی بێ بۆیە گرنگە ئەم یادانە بکرێنەوە بەڵام تەنها لە چوارچەوەی یادێکی شکڵی و بە حیزبی نەکرێ لە چوارچەوەیەکی شکڵی تێپەڕێ بەڵکو بکرێ بە ساڵانە بۆ منە کۆنگری تیا بەسرێ کۆنفرانسی تیا بەسرێ و پلانی استراتیژی و بە بەرنامەی بۆ دابنێ کە زیاتر خزمەتی خەڵکی ئەو شارەوە ناوچەکانی تری کوردستان زۆر سپاس بە بەڕێز مامۆستا فاروق محەممەد مامۆستای زانکۆ کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەمی بۆ یەکەمی کاتەوە نەمانتوانی زیاتر تیش بخێنە سەر ئەو یاد و بۆنە نەتەوەیانی کە لە مانگی ئازاردان سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ عزیزیش تا بە گەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن و دوور بن لە ئازار و ناخۆشی